ژیان فرسەتە دەرفەتە پێش ئەوەی نەخۆش بکەوی کاتەکانت بۆ خوا سەرف بکە کاکە ئەوەی نەخۆشە ناتوانێ بێ بۆ مزگەوت ئەوەی نەخۆشە ناتوانێ بە ڕۆژوو بێت ئەوەی نەخۆشە ناتوانێ بێ حەج و عومرە بکات ئەوەی نەخۆشە ناتوانێ بڕوا بۆ سوجدا تام و لەزەتی سوجدا تەنها ئەهلی سوجود ئەزانن چەنێ بەتامە ئەوانەی کەوا لە نوێژ بێزارن ئەوانەی کەوا لە نوێژ درێژکردنەوە قەڵسن تامی سوجدەیان نەکردووە بە ڕەب العالەمین وەستان لە بەردەم ئەڵڵایە لە بەردەستی خوایە تام و لەزەتی خۆی هەیە خەڵکێک لەگەڵ عاشقەکەیە قساکات لەگەڵ معشوقەکەیە قساکات بە تەلەفۆن ئاگای لە دنیا نییە وەڵڵا ئەم سلێمانیە بڕوخی ئاگای لێ نییە هێندە تێکەڵی ئەو خۆشەویستی و مەحەبەتە بووە بابەت تۆ کە بە چرکەی سەعات کات بە کاتی سەعات ئەیژمێریت